پێ باوکەرەوە نەستوی کچم ئەم بەیانە 3 جارم خەبەر کردویتێتەوە دە باوکیان نەخەوت بوومە بەس ئادانشم بیرم لێکرد ئەی دەدەی کاکە چایەکە لێنی ئەمە تیاری هەلیکۆپتەرە چییە؟ باوکت ئەمرن نەمێنێ ئەها چاو لێ ماڵی بێژن ئاوەتانێ باوکە دەیتر خۆت چیەوە دایکەم خەریکە شێتان کردوم هاتان کردوم ئەها لەو هەولێرە هەر ناموستان بردم هەر حەیاتان بردم خوا دە باوکە دەیتر باسی ئەوێ مەکەرە باوکە ئەو هێلکەیە چۆن بکەم هێلکە نازانی دروستکەی جا بە شەرەفم وا بزانم ئاسانترین خواردن لە دنیاە هێلکەیە ئەی خۆ من شەیزانم سەرەتا زەیتەکەی تێبکەم هێلکەکە ئەی بۆ یەکشتیکە ناکەیت بۆ بە بریشکەکە بۆ نێن بیکە ناو تاواکۆ قیر و سیای هێلکەی کرد کردی نەیکروازی لێ بێنە باوکەمە بەستم ئەوە نەبوو ئەمرن نەمێنێ کوانێ علاگەی هەرزنم هێنا بۆ 3-4 کیلۆ دام نابوو لە کوایە لای بلە ئەوان براڕۆ چیەکە لای بلا دەدەی خێرا چاکە لێنێ باشە باوکە باش نەمدیوە زەلام بە پێوە خەری دەکەوێت تۆ سەی بەم جلانەوە دوو پەڵە ڕەش تیا بۆ ڕێگەوی بە پانداکە ئەمری نەمێنێ خەوتووە وازە چاکدەیت چاکەی تێکە تا بەسە بزانم هێتەکە سەقەت نەکەم بەیانێ زۆرم برسێ بەرەبەر چای خۆمان بیکە دەی ئەی برارۆ خۆیان خۆشێمان لێ تێگنی ئەنێوە چییە ئەمەنە دەست و پلە ڕەنگینە باوکە بەخوا ویستمەها بە زەردێنەکەی تێکەم لاتۆ وەرە باخۆم بۆ بکەم لاتۆ وەرە ئافرین کچێک ئاخر باشە تخوا ئەمە ئیشە کردە ڕۆڵە تۆ دەستی تێومێ سەیریکە فێر بە یەک دەقە تۆ حەزەکەی ئەویانم لێ بگرە ئەوەم لێ بگرە خێرا هەمووی جانی خۆم تێنە بۆ تۆزێک قایم پیاما کێشە ئەوە تۆ تۆزێک پەلەو لێ کردم ئێتر تەوا مە هەر تۆزێک تێکی دیدی یەک زەڕەکەی تێکەوە ئەوە سەر لێ تێگان خوا بڵێن بەچووکە لە تۆ باوکە بلێ چی بلە دانیشتنی ئەوێت ئەوە تۆپیوە سەی بلە ماشەڵڵا لە ستایلی خەوتان بە حەقی قورئان شێت مەکەن جا ئەمە لە حەربی ئێران و عێراقە ئێران ئەمە ببینێ بە ناموسم نزیکی حدودی عێراق نەکەوتەوە زانی ڕاجیمەی 1000 بە 1000 بۆ دانراوە بلە دەهەسە کوڕم دەهەسە ئەبێت تۆزە یەکەم چم وەستای زێرا بێنم وەڵات هەواڵەتەکەمان گیراوە چۆن ناگیرێ ماشەڵڵا تۆ سەیریکە بلە دەکاکە تۆزێ بچۆرۆ سەر هەستی برا ئەها لەسەر جێەکەی نەماوە بۆ خۆی هەستاوە کوڕم کوشتێ براڕۆ ئەم هەتیوە ئێ بۆ ئەچیتە ژێری ڕۆڵە بۆ ئەچیتە ژێری تۆ بەشەری هەتووی نازانم خەون بەناخێ ناخۆشم باوکە یەکشتی بێ بڵێ بۆی هەموو جایش لە بخۆمانای بە مەحەمەمانە بە قورئان دەستم جێ دەگونجە گۆڵەخ وەرە بەسێک شێتان کردم بە قوربانە بم هاتان کردم بلە لە هەولێر هاتمەوە 4 کیلۆ هەرزنم هێنا بوو بۆ وەستا عەلی ئەوەنێ عەلی کەناری کوا لەکوایە هەرزن چێ باوکە لە عەلاگەیەکی سوورا بوو ئەخێ هەرزن چییە تەیر و تویرەی خوا کەناری فنسەی خوا ناشەوە لە کونجیە چێ کونجی هاڵاو لەوە چێ ئافرم کوا فڕێن نەیابێ تۆم بلەوە ناسی ئەی کوا لەکوێیە وەڵا باوکە خواردم بەو تەپنی سەر باوکە کونجی 4 کیلۆ هەرزن کونجی تۆ فنسی تۆ تەیر لە حوبی مرد و مرێ وەڵای باوکەوە بۆ یەڵم لە بەیانی و دوسێ جا خەبەرم وانێ سەوتم گۆڕاوە 4 کیلۆ هەرزن تۆ بەشەری برام ڕۆ چۆن شێتان کردم باشە باوکە لەسەری بوونیسی ئەمە هەرزنە ماڵە ئەوە باش ئەستا چی بکە بەس هەستن جارێ باب لەم قەهر و خەزەبە یەکێکتان نەخینجێنم هەستم دەی باش نوێنەکەتان کۆکەنەوەتان تۆ پێ تۆزە خێوی ئەها چەند خۆشە بەیانیان ئەوە بێ کۆنا نەخۆین
يا الله خواه يا إلهي خواه هاتشان خوش أعوى بيكوا دفر دور الشير نبي دور هار نبي آخر زلام من نبي وبداني شنو خيل يبكي بلا ده هسه الباب هسن لو بتعلم فيها بابك والله رقم ده هسه والله هسه يعني باش شتي باش ماوا والله حيف ايوه ناتنا كتب يجيسكوا چی؟ يجيسك ام ناتش كتب نكتبي كاورا با گیستک نه أي. گینس جنس گینس اوه حيف ناتنا ايوه اخر زلام بيني وبك مو خيل يبكي اري وبشرن بابك تخوم عليه رو ده انا كتام خو ده هادي محمد تاني ده زهري كان دي